ومرام فكر نفهم مجورا برزغريكو ألوزين نفبرا تايبتيجي سر بلندهية نجولانه تايبتيجي كو إسرائيل بتنديل سر خطة جبي برسفك تند يا حزب الله اللبناني هذه بتشارك نوفا لبناني دا جبتني دي برسفك أفغان إيرشين هني هبا جبيكو إيرش بين الراوستان دم تايبتيجي البرام برزايا كان جولان بيوست بأسايش إسرائيل استراتيجية جهك استراتيجية وأف نزيك 5 سال عجب تايبتيجي نوفاي نافشندا برزغريكو ألوزين نفبرا سوريا ولبنان وإسرائيل ده هنا بمجرد زرتر جر بريز مايكل سكارلت بسپوری آسایش و وکولاری سربازی با که راستا خودت گل مده برز مایکل گلکس پاس کوین گل مداند وین نوف برید اب تایبت تجی ما بس من حزب الله لبنانی و اسرائیل هل وست امریکا دیچه به اگر ها تو برسوک تونت یا اسرائیل جوی حزب الله لبنانی هبه نف بین کاری دی به امریکا یانجی تماما دی پشگیری اسرائیل بکه و شر دی دست بکه مەڵێ من ناتوانم لە بڵی ئەمریکا قسە بکەم بەڵام بڕوام وایە کە ئەمە بە شێوەیەک لە شۆرەکان دۆخەکە ئاڵۆستر دەکات و پێویستە وا بکەین ڕێگری لەم دۆخە بکرێت ڕەنگە جەنگێکی سەرتاسەری نەبێت چکە لەمەدا کەس براوە نابێت ڕەنگە هەموو لایەنەکان قوربانی بن و کەس براوە نەبێت چونکە ئەمە بەردەوام دەبێت و ژیانێکی زۆر لەناو دەچن لە هەردوو لایەن کابێ چی بکرێت بۆ ئەوەی دۆخەکە نەگاتە ئەوەی کە پێڵێن تەقینەوە بەڵێ ئێمە ئێستا لە دۆخێک و لە شوێنێکی زۆر سەختداین و ئەو دۆخێکە ئێستا هەیە بۆ هەردوو لایەن و لە چەند مانگی ڕابردوودا زۆر سەخت بووە بۆیە وا دەکات سەرکردایەتیەکانی هەردوو گروپ و هەردوو لایەن بەیەکەوە کۆ ببنەوە پلانێکیان هەبێت بۆ ئەوەی کار بکەن لە بەرژەوەندی هەموو لایەنەکان هەموو ئەوانەی کە لەم دۆخەدا تێوەگلاون ئەوەی کە خوازیارن و دەیان هەوێتن لە بەرژەوەندی لایەنی ژیانی خەڵکی بێتاوانبەت و خەڵکی مەدەنیت بێت چونکە ئەوەی هەیە ئێستاکە بۆی دۆخێکەوە کەس براوە نییە ئەگەر ئەم حزب الله لبنانی وەکە گروپ وەرگرین و ئەم لبنانی وەکە وڵات وەرگرین بەرگەیە شەڕەکی هەیە بەرامبەری ئیسرائیلێ دێ بکاربە قول بەرامبەری ئێرشن ئیسرائیلێ بگرە حزب الله بله من زۆر دوو دڵم دڵنیانە چونکەوەی کە ئەوان دەیکەن دەبێتە هۆی گرژی زیاتر تند و تیژی زیاتر ئامەش ئەوڕدا بۆیە من بڕوام وانییە کە ئەمە لە سوودی ئەوان بێتن دۆخەکە زۆر سەخت دەبێت و شتەکان بەرەو خراپتر دەچن من لەوەن تێدەگەمەوە ئێوەش دەتوانن لەوە تێبگەن کە ئەوان ڕوانینێکیان هەیە قسەیەکیان هەیە کە دەتوان بەرگری بکەن سیاسەتێکیان هەیە کە بەرگری لێ دەکەن لوبناان سیاسەتی خۆی هەیە ئەمریکا سیاست خۆی ئیسرائیل سیاست خۆیە هیچ لایەنێک کەس ناوێت ببێتە قوربانی لەم دۆخەدا بۆیە ئەمە وا دەکات سەرکردایەتیەکان هەوڵ بدەن هەموو گروپەکان بەیەکەوە کۆ ببنەوە و چارەسەرێک بدۆزنەوە بەڕێز مایکل ینی ئەوەی کە بێنرێتەوەیە ئەو گروپە چەکدارانە چ بەرەی مقاومە لە عێراق چ حزب الله لە لوبنان و هەروە حەماس لە کەرتی غەزە و فەڵەستین ئەزانن شەڕی دەوڵەتێکی گەورەیەک و ئیسرائیلیان پێ ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوام پەلاماری ئەو وڵاتە ئەدەن بۆ ئەماکەن دەیانەوێت بە چی بگەن لەگەڵ ئیسرائیل ئەوان سێری ئەو شەڕە ناکەن کە چەند خەڵکی مەدەنی تێیدا کوژراون ئەوان لە دوای بەرژەوەندیەکانی خۆیان و هۆکارەکانی خۆیانن بۆ شەڕێکە ئەمە دۆخەکە وا دەکاتەوە ئاڵۆستر بێت لەبەرەوەی نازانین ئایدۆلۆژی تیرۆریزم لە ناو ببێت ئەمە بەو شێوەیە کار نەکات بۆیە لە خاڵێک لە خاڵەکان دێمە هەمومان بۆ چەندین ساڵ و بۆ تاوەکو لە بەرمان بێت لە دژی ئەمە شەڕمان کردو پێویستە ئەوان بێکەوە کۆ ببنەوە لە دژی ڕقوقینە شەڕ بکەن هەموو ژیانانەی لە هەردوو لایەندا لە دەست چوونە دەبێت بیرلۆکەینە چۆن بتوانین دۆخێکی باشتر بەرەو داهاتوو بنیاد بنێتەوە تا ئەو لایەنانە کە بتوان ئەم کارە بکەن و قسە لەسەر بکەن ئێمە بڵێن سیرکەن ئێمە نامانێت دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت سەربازی زیاتر بەردەوام بێت و بکوژرێتن و خەڵکی مەدەنی زیاتر بکوژن ئێمە دەتوانین چۆن بکەین و چۆن ئەمە چارەسەر بکەین بە شێوەیەکی ئاشتیانە
ئەم دۆخە خراپتر دەبێت. بەڕێز مایکل تو هەر تەکەزیر سەرنجێکی دەبێت سەرکردەیان وان وڵاتان ڕوونن ناکۆکییان چارەسەر بکەن دانوستاندن یعنی نەبشار کیت کارە وە بکە سەرکردەیان وان وڵاتان ڕوونن یعنی وڵاتێکی وەکە ئەمریکایە یان ژی ڕۆژهاتە ناوەڕاست وڵاتێکی وەکە قەتەرێت کارە وڵاتێکی وەکە سعودیەت کارە سەرکردەیان ناڤ وان وڵاتاندا ڕوونە سەر ماسەی گفتوگوێ بکەنە گوت و بێش پرسێ چارەسەر بکەن. من نەمگوتووە کە ماسایەت چونکە دووبارەی دەکەمەوە تۆ باس لە ئایدۆلۆژی جیاواز دەکەی سیاسەتی جیاواز دەکەی بە دڵنیاییەوە هۆکار هەن کە لەمە تێوەگلاون ئەگەر بتوانن ئەم دۆخە چارەسەر بکەن و کاریگەریانە جڵەوە بکەن و ئەو ئایدۆلۆژیانەی کە هەیە بتوانن ڕەتی بکەنەوە بەیەکەوە کۆ ببنەوە قسەی بکەن و کی کۆڤەکت وان وڵاتە ناکۆکیین هەین شەڕێت هەین کی کۆڤەکەت دەزانی پێویستە ئەوان بتوانن قسە لەگەڵ یەکتری بکەن هەر لایەنێک بێ هەموو پەیوەندی خوشک و برا دایک و باو ئەگەیەوە گفتوگۆ لەگەڵ یەکتری نەکەن و لە یەکتری تێنەگەن و لە کەسی بەرامبەر تێنەگەی و لە زمانی تێنەگەی یاخود ئەوەی کە دەیانەوێ بیگەێنن نەکەوەی تەنیا لە زمانەکە بەڵکو لە گفتوگویەکە تێبگەن پێویستە ئەمە ڕوودات ڕەنگە نتوانین ئێمە هەموو ئەمان بکەن بەڵام ئایا دەتوانین بگەین بەم دۆخە ئایا ڕازی بین بە ناڕازیان جیاوازیان ئێمانە هەمانە بەیەکەوە قسە بکەین کاتێک ئەم سەرکردایەتیانە دەوەستن و دەڵێن سیرکەن ببین ئێستا ئێمە دەتوانین ڕێگری بکەین و پێبین لە دژی تیرۆریستان ئەمە دەکرێت بگەینەوە خاڵێکی ئێمە چۆن دەتوانین ئەمە چارەسەر بکەین ڕەنگە دەتوانین فیشک و بۆمبەکان چارەسەر بکەین هەنگیز بەمە چارەسەر ناکرێت. بەڕێز مایکل سکارلەت پسپۆری ئاسایش و لە کۆڵەری سەربازی لە ئەمریکا لەگەڵماندا بووی سپاس.